دیارە ئەوەی کەوا ئێستا لەسەری ئەڕۆین ئەوەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی هوێنەرانی عێراق لە ڕۆژەکەی خۆی کە یانزەیە ئەنجامەدرێ تاوکو ئێسش بانگەشی هەڵبژاردن دەستی پێ نەکرێ بەڵام ئەو پرسیاری جەنابتان لە سەر ڕۆڵی ژنان لە ناو پەرلەمانی کوردستان دیارە بێ ئەمە ئاماژە بۆ بدەین سەرەتا بە بەشداریکردنی ژنان لە پرۆسی سیاسی عێراق و بە تایبەتی لە دام و دەستگاکان و لە دەستگایەکی گرنگی وەکو پەرلەمانی عێراق یا پەرلەمانی کوردستان کە باسی پەرلەمانی عێراقەکەین لە سەدا 25 بەپێی دەستوری عێراقی بەشداری پێکردنی ژنانی تایە لە عێراقی فیدرالدا دیارە ئەمە ڕەنگی داوەتەوە لە هەبوونی ژنان و ڕێگە خۆشکەرێک بووە بۆ ئەوەی کە ژنان ئەگەر بێت و بێبەش بن لە کاتی هەڵبژاردنەکان بتوانن بە شێوازێکی تری دیموکراسیانە بەشدار بن لە تەشریعی قەوانین و چاودێریکردنی حکوومەت و بەشێک لەوەی کەوا جێگەی خۆشحاڵی ئێمە ئەوەنەکە ژنان هەن دابەش بوون بەسەر لیژنەکانی کە لە ناو پەرلەماندان بۆیە من پێم وایە جارێ زۆر گرینگە ڕوومەکەمە ژنان و ئەو ژمارە زۆری ژنان و کچانمان هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان بڕۆندەک بدەن بە ژنەکان سەرەتا بۆی بتوانین ئەو نێنەرایەتیە زیاد بکەین و دەنگیش بدەن بە خەڵکانێکی کە بە ئیمکانیت زمانزان شارەزا لە یاساکان یا لە مەجای تەخەسوسێکا کە شارەزایی هەبێ بۆی بتوانێت سبەینێ نەک تەنها خزمەت بە ژنان بکە خزمەت بەسەر جەم توێژ و چینەکانی گەلی کوردستان و عێراقیش بکە بۆیە مهمە دابەشبوونیان لەناو ئەو لیژنانەوە سووربوونیان لەسەر هەندێ مەسەن دەرکردنی پرۆژە یاسایە هەندێک پرۆژە یاسا هەیە لە ظروف و زمانێکا دەرکراوە وەکو زەرورەتێک بە ئەتیفاقاتی سیاسی ئەمە ڕێگر نیە لەوەی کەوا بتوانن ژنان چاکسازیەک بکەن و پێشنیاری باشتر بکەن بۆ هەموارکردنی هەنێ بەرگە لەو قانونانی کەوا ڕەنگە زەرەر بە ژنان و پێشکەوتنی ژنان و مەسەلەی یەکسانی و بواری دیموکراسی و بەشداری پێکردنی ژنامدا بۆیە من زۆر بە گرنگیەوە ئەڕوانمە بەشداریکردنی ئەو ژنانی کەوا ئەڕۆنی ئەو کچانی ئەڕۆن بەشدارە بن لە پەرلەمان و زۆر مهمیشە تااقەت و ئیمکانیەتی خۆیان لەو فترەیە کە هەیە بەکاربێنن بۆی ببنەوە جێگی متمانەی زیاتر بۆ ئەوی لە داهاتوشدا بتوانن متمانەی زیاتر بە ژنان بکەن کە لە پرۆسێکی وها دیموکراسی بەشدارە بێ لە دەستگایەکی گرنگی وەکو پەرلەمان بەشدارە بێ بتوانێت نمایندەیەکی باشی سەرجەم چین و توێژەکان بکە و لە ناویشیاندا بتوانێت تەمیزێکی ئیجابی بکە جیاکارێکی ئیجابی بکە بۆی کە بایەخ بە پرسی ژنان و قەزەی ژنان و تەنانەت مناڵیش بدات هەروەک ئاماژەم پێدا دیارە ژنان نەتوانین ڕۆڵی کاریگەری خۆیان هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک جار کە کوتلە سیاسیەکان یا هێزە سیاسیەکانی ناو پەرلەمان کە ئەتیفاقێک ئەکەن یا بڕیارێک ئەدەن بە پاکەی جێک بەرامبەر بە چەند خاڵێک تەفاوز ئەکەن تەنازولات هەیە لە حەقی هەنێشت بەڵام زۆر ناخۆشە کە ئەو تەنازولات و ئەو تەفاوزاتانە لەسەر مافی ژن بکرێت یعنی بەداخەوە کە ئەمە ڕووی داوە ومێدەکەین لە داهاتوو ڕوونەدا بۆیە زۆر گرینگە ئەگەر هەڵەیەک هەبێ کەم کوڕەیەک هەبوو بێ توێژێک کرابێ بە قوربانی بە تایبەتی مناڵ یا ژنان من لەو باوەڕیان بتوانرێ ئەمە لە داهاتوو چاک بکرێتەوە تعدیلات بکرێت پێشنیار بکرێ بۆی ئەو غوبنەی کە کراوە یا ئەو نەحەقی کراوە چاک بکرێتەوە یعنی ئەبێ ئێمە لە بیرمان نەچێ ینی لە کاتی مفاوەزات چۆنەڵێ ئەخذ و عەتا یعنی هەندێک جار ڕەنگە قوربانیدان پێویست بەڵام من بۆ خۆم وەکو فریال زۆر بەداخم لە کاتێکا کە ژنانیان مناڵن ئەبن بە قوربانی هەنێ ڕێکەوتنی سیاسی بەدەر لە ئیرادەی ڕەنگە ژنەکان کە خۆیان لێوێ بنێنی هەندێک جار ئەم شتانە بمانێ و نەمانوێ ئەمە هەر لە عێراق نییە هەر لە شەرقی ئەوسەط نییە بگرە لە دنیای دەرەوە لە ئەوروپا و لە ئەمریکاش ڕەنگە هەندێک جار سازش ئەکرێ لە پێناو شتێکە قوربانیدان ئەکرێ ومێ دەکەم کە ئەمی ڕووی داوە چاک بکرێتەوە لە بەرژەوەندی منداڵ و لە بەرژەوەندی ژنان و چین و توێژەکان و یا ئاشتەوایی کۆمەڵایەتی ئێمە هەندێ بڕیار و یاساهەیەکە گۆڕدراوە ڕەنگە زەرەری پێ بکەین و دەکەین بەرەو باشتر بڕام قانونە باشتر بکرێتەوە من یەک شتێک هەیە کە زۆر جار باس لە کۆتاکەن هەندێک کەس دژی کۆتایە ئەم 125ش هەندێکەیە خۆی ژنە ڕەنگە پێی ناخۆش بەڵێ بۆ کۆتایی ئێمە باس لە یەکسانێکین یا براپیاوەکان یا هەر کەسێکی تر پێی وایە کۆتا پێویست نییە بۆ ئەوەی قەیچێکە ئەمە ناڵێ من یەکسانم با بە حەقی خۆی دەرچێ لەگەڵ ئەوەیە کە ئەمە ئاسانکاریەکەوە مافێکە بە ژنان دراوچکە ئێمە لە مجتەمەعی شەرقی ئەوسەط یا لە کۆمەلگایەکی وەکو عێراق پێویستە کاکە ئەو پاڵپشتیان هەیە لە ڕووی کۆتاوە هەوڵ بدەن جگەلوی کە لە کۆتا دەرچن بە حەقی خۆشیان دەرەچن بتوانن ڕۆڵ و پێگەیان هەبێ بوو ژمارەکە مەیشی هەیە چکە هەشە ژنانمان هەیە بە دەنگی خۆی و بە حەقی خۆی دەرەچێ بە متمانێکی زۆری
با بڵێن دەنگدەران دەرەچێت لە کاتی پرۆسی هەڵبژاردنەکانی ڕۆژی دەنگدان بووە من پێم وایە ئەگەر 2 کەس بێ و 3 کەس بێ و 10 کەس بێ کاریگەری خۆی هەبێ ئەگەر زیاتریش بێ لە سەدا 25ەکە داها باشتریشە بەڵام هەرکو باسم کرد زۆر جار ئیتیفاقاتی سیاسی ئەکرێت کە ئەمە تیایداوە ئەکا کوتلە سیاسیەکان کۆ ئەبنەوە تەحالفێک دروستەکەن ئەبن بە صاحب خاوەنی قسەی خۆیان ینی ئەمە شتێکە ناکرێتە دەنگدانێکەوە شخص و شخص دەنگ بدا بەڵکو ڕەنگە وەکو پاکەیجێک دەنگدانی گشتی لەسەرا بکرێ بۆیە من پێم وایە ئەگەر هەر کەسێک بێ ئەتوانێت ئەو فکرانی کە خۆی هێتی یا ئەو قەرار و ئەو یاسانی کە لە بەرژەوەندی ژنانێ بتوانن ئەگە بە قسەشیان نەکرێ نابێ کۆڵ بدەن لە هەوڵدان بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان بۆ ڕاستکردنەوەی ئەو یاسا و ئەو تەگەرە و ڕێگریانی کە هەیە لە بەردەم تاکی یا هاوڵاتی عێراق و کوردی و بەتایبەتی ژنان. پێم وایە ژنان ئەتوانن لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و لە ڕێگای هەر ئەرکێکیا کە هەیەە ئیتر لە ناو حیزبا یا کەسی بێلایەنە لە ناو ڕێکخراوەکانە یاوەکو دایکێک یاوەکو خوشکێک دیارە ئێمە نابێ هەریانی ڕووی دەمە بکەنە ژنەکان و کچەکان بگرە تاکەکەی ترمان لە بیر نەچێت کە پیاوانە برایانمانن ئەوانی ژیانی ئەتوانن ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبێ بۆیکەوە چاودێرێکی باش بن لە ڕێگای ئەو قانونانی کە هەیە ئێمە حەزەکەم بە شانازێ و باس لە هەرێمی کوردستان بکەین ئەو یاسانی کە لێرە هەیە زۆر ئێمە لە پێشەوەی یاساکانی عێراقین بۆی کە یاسای بەرەنگاربوونەوەی توندتیژیمان هەیە کە پێویستیشی بە هەموارکردنەوە هەیە و یاسای ینی ڕێگریکردن لە فرەژنیمان هەیە لە یاسامان هەیە کە هەر کەسێک بە تاوانی شەرف ژنان بکوژێ بە نەجاتی نابێ لە سزای یاسایی ئەمانە هەموو یارمەتی دەرن و بەرزکردنەوەی ئاستی وشیاری تاکی کۆمەڵانی خەڵک هەڵبەتە یەکێکە لەو خەڵانەی بە هەمان شێوە ڕۆڵ و کاریگەری خۆی بینێ لەوەی کەوە مرۆڤەکان لە باتی پەنابەرن بۆ توندوتیژی بتوان لە ڕێگای گفتوگوی ئاشتیانە لە ڕێگای قسەکردن لە ڕێگای یعنی کۆمەڵێ بابەتی دیکە بتوان کێشەکان چارەسەر بکەن لە ڕێگای سەروەری یاسا بتوان پەنابەرن بۆ محکەمەکان کە ئەمە کراوەیە لە ڕێگای داڵدەدانی ئەو کەسانی کەوە ئەبن بە قوربانی تاوانی هەڕەشە لێکردن و ژیان لێسەندنەوە یا تادیدکردن بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ جارە من ئەمە تاکی دەکەمەوە کوشتن بە هەموو شێوەیەکی من تحریمێکەم یانەوە تحریمیشکراوە لایەن هەموو ئەدیانی باڵێنیا لە هەموو دینەکانەوە لایەن قانونەکانیشەوە لە لای ئێمەشدا عێراق ئەمانە تحریم و تەجریم کراوە بۆیە ئەگەر ژنێکیش بکوژرێ بۆ من بە هەمان شێوە ینی پیاوێکیش بکوژرە لای من جەریمێ بەڵام زۆر جێی داخە کە ئومێدەکەم کەم بوو بێتە ئەو ڕێژێ بەڵام پەنابردن بۆ خۆ کوشتن پەنابردن بۆ کوشتنی ژنان یعنی شتێکی زۆر ناخۆشە ئومێدەکەم کە نەمێنێ و بن بەڕبێ